لە چوارچرای مەهاباد لە کانگای بیری ئازاد دەستی ڕەشی ئیستیبداد چەقاندی داری بێداد لە کاتی نیوە شەوە لە گەرمەی شیرین خەوە کرا کاری ناڕەوە لە داردرا پێشەوە دا خانم ئەو دەمەی تۆ لە چۆ بووی بمبورە ئەزانی لە سابڵاخێ بمبورە برینی تۆ برینی هەمومان ئەکولێتەوە بەڵام ئەوە شتێکی مێژوویە پێویستە باسی لێوە بکرێ ئەگەر یەکێک لە دۆستە نزیکەکانی مەرحومی قازی شعوری وابوو بێ مینا خانم دایەخان کە هەموو دۆست و دەوروبەر هەموو گەلی کورد بە دایەخانمی قوبوڵەکە نەبێ ئەو شعوری چی بوو بێ مەرحومی قازی پیاوێکی زۆر 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 گەورە پێم وانێ کەسێک تازە ببێتەوە کوی بێت دێوال عام بیڵم دەبێتە وانێک دەبێتەوەی کە بڵند تا سوو بە خەرز دەدات بەڵێ مەرحومی قازی ئەسڵەن زۆر پیاوێکی گەورە زۆر زۆر بەڵێ مامۆستا من لە پێشەکی تاریک و ڕوونە بە دوورودرێژی باسی لێوە کردووە مامۆستا من ئەڵێ من بە مۆسلحێکی یەکجار گەورم بە چەند زبان ئاشنا بوو بەڵێ فقط هەر لە سابڵاغ و لە شەرەفکەندی لە خانەقای شێخی بورانی بەڵێ خوێن بووی بەڵێ بە زبانێکی بەینەلملەلیش بەڵێ باشەڵێن مەرحومی قازی ئینگلیزیشی زانی و بەڵێ ئەو زمانانە هەر لە سابڵاخێ باڵە هەر لە بۆ خۆی بەڵێ دادەنیژی دێ قسەی دەکرد کتێبەکە لە پێش بوو تەرجمەی دەکردەوە فارسی بە کوردی کوردی بە عەرەبی بە ئینگلیسی بەڵێ 24 سەعات هەر کتێب بوو هیچ ڕەفیقی دیکەی و نەبوو فەقەت کتێب نەبێت